کامڕۆ 14 ساڵ تێپەڕێ بەسەر یەکەم بەشداری بزوتنەوەی گۆڕان لە کای سیاسی لە هەرێمی کوردستان من ئەچمە لای بەڕێزکا عەبدوڵڵا ڕێخەری ژووری حکوومەت لەسەر ساڵیادەکە و کۆمەڵێک گفتوگۆی دیکە لەسەر بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوو و پلانی داهاتووی بزوتنەوە کە قساکەم کاکەوە سپاس بۆم دەرفەتە 14 ساڵ ڕێک بە دیاریکراوی بەر لە ئێستا بزوتنەوەی گۆڕان بەشداری خولی سێمی پەرلەمانی کوردستانی کە لە ڕێگەی هەڵبژاردننی 25 حوتی 2009 پێیانتان لەم ساڵیادە سەرەتا زۆر سپاس بۆ هەموو ئەو کەسانی کێنێ نەبینن زۆر سپاس بۆ ئێوەش من پێم وایە 14 ساڵ لەمەوە پێش سەرەتایەکی نوێ پرشنگدار مێژوویەکی گرنگ بۆ یەکەم جار بوو لە هەرێمی کوردستانە ئەو ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە لە هەناوی خەڵکی هەرێمی کوردستان بە ڕەبایەتی ڕەوانشاد کاکنەوشوان دروست ببێ ئەمە گەیشتە ئەوەی نەک تەنها بزوتنەوەی گۆڕان وەکو مەعارەزەمایەوە هێزەکانی کەش کە مەعارەزە بوون هاتنە پاڵ بزوتنەوەی گۆڕان و توانیان بە هەمویان پامێ بدەنە دەسەڵات کە ئەم دەسەڵاتەی ئەمانەی بن بەڕێوە کە زیاتر لە 7 ساڵە ئەو کاتێک کە بزوتنەوەی گۆڕان دروست بوو بەداخەوە وەزێکی زۆر خراپ لە هەرێمی کوردستانە هەبوو ڕاستە لەوانەیە لە ڕووی بوونی پارە و بوونی هەندێک کاری ئاوەدانی لە ئێستا باشتر بوو بێ بەڵام لە ڕووی ئازادی ڕۆژنامەوانی لە ڕووی بیرۆڕای ئازاد لە ڕووی زانینی زانیاری لەسەر داهات لەسەر نەوت لەسەر بودجە بزوتنەوەی گۆڕان هەموو ئەو کەم و کوڕیانەی بە خەڵک ناسان و تا ئێستاش بزوتنەوەی گۆڕان لەسەر پەیامەکەی خۆی بەردەوامە دڵنیام خەڵک لێی لە بزوتنەوەی گۆڕان هەیە بەڵام بزوتنەوەی گۆڕان لە استراتیژی خۆیە درۆی لەگەڵ خەڵقا نەکردووە پەیامەکەی بەردەوام و ڕوونە بەڵام لە تاکتیکا بە تاکید هەڵەی کردووە بەڵام هەڵەکانی بە خیانەت بۆ بزوتنەوەی گۆڕان حسێب ناکرێ من پێم وایە ئەکرێ بزوتنەوەی گۆڕان جاریشکە بەسەر خۆیان بچێتەوە هەڵەکانی خۆی چاپ بکات بۆیە ئەم ڕۆژە بەڕای من ڕۆژێکی پرشنگدارە بۆ بزوتنەوەی گۆڕان و ڕۆژێکە سەرەتای سەرهەڵدانی هێزێکی نوێیە هێزی گەلە و ئەم هێزە توانی وشارێکی باش و خەڵکا بە خاوەنی مۆقیفی خۆی و ئازایەتی بێ بە خەڵق بدا بە خەڵق و توانی گەنج پیرلاو هەمووی لە ناو بزوتنەوەی گۆڕانە کۆ بکاتەوە من هیوادارم بزوتنەوەی گۆڕان سە پەیامی خۆی بەردەوام بێ ئەو هەڵە تاکتیشانەی کە کردوێتی بەهۆی خۆڕێخستنەوە و خۆکۆکردنەوە و چاکسازی لە ناو بزوتنەوەکە بتوانێت تەکانێکتر بە بزوتنەوەکە بات و جارێککە بزوتنەوەی گۆڕان بگەڕێتەوە بۆ پێگەی هەم معارەزەبوونی هەمشان بەشانی داواکاری خەڵق لە شەقامە بجەنگێ بە شێوەیەکی مەدەنی چونکە بزوتنەوەی گۆڕان هاتنەکایەی کاری مەدەنی بوو لە هەرێمی کوردستانە خۆشتانەڵێن ڕەخنە لە بزوتنەوەکە من نیشانەیەوە نییە هێشتا گۆڕان هەرجی ومێدی گۆڕان خوازانە ئەو کەسانن کە ومێدی دنیابینیەکی باشتر دۆخێکی سیاسی باشتر لە مێستایانێ لە ڕاگەیانراوەکە کەمێ پێشتی بزوتنەوەی گۆڕانیشتا ئاڵێ بەدیلی بزوتنەوەی گۆڕان هەر پرۆژە سیاسی و نیشتمانەکەی بزوتنەوەی گۆڕانە ئەمێ ئەو بزانم گۆڕان چی لە خۆناغی ئۆپۆزیسیۆن بوونا چی لە چونەنێو حکوومەت و دەسەڵاتدا پاشەکشەی لە نەهجی سیاسی خۆی کرد گۆڕان لە تاکتیکەکانە بەڵێ پاشەکشەی کردووە بەڵام لە استراتیجی گۆڕانە کە ستراجی بوونی حکوومەتێکی مەدەنی بۆ ئەوەی دادی کۆمەڵایەتی نان و کار و ئازادی بۆ خەڵک دابین بکرێ من پێم وایە گۆڕان لەمەیە هیچ خەلەلێکی نییە و توانیوێتی شان بەشانی ئەو دروشمانی کە هەیەی ئەو پاکەجانی کە پێشکەشی کردووە کاری خۆی بکا بەڵام چوونە حکوومەت بەداخەوە بە تایبەتی لەگەڵ پارتیویەکێتی کە من پێم وایە ئەتوانیم ئێمە وەکو گۆڕان ئێمە پێناسیش تایبەتیمانێ بۆ حکوومەت ئێمە ڕاستە لە حکوومەتی هەرێمی کوردستانین بەڵام دەسەڵات لای دوو پارتی دەسەڵاتدارە کە پارتیویەکێتین چونکە ئەوانە خاوەنی پارەیەکی زۆر زۆرن و خاوەنی هێزێکی زۆر زۆرن و هێزەکان لە بەدەستی حیزبەکانایە بزوتنەوەی گۆڕان نە پارەی هەیە نە کۆمپانیای هەیە نە هێزی تایبەتی هەیە نەتوانیوێتی قۆڕخکاری بکە نە لە ئاسایش نە لە پۆلیس نە لە پێشمەرگا بۆیە بزوتنەوەی گۆڕان لە دەسەڵاتان نییە لە ناو حکوومەتایە و من لێرە ڕایگەێنم کارکتەرەکانی ناو حکوومەتی ئێمە من پێم وایە بەقەدەر دەسەڵاتی خۆیان بەقەدەر پێگەی خۆیان خۆتان نەزانن ئێمە لە بزوتنەوەی گۆڕان لە سا 12 پێگەمانە بۆ لە حکوومەتی هەرێمی کوردستانە کە لە سا 12کەش بە تەواوەتی پڕ نەکراوەتەوە نەمان دراوەتێ ئێمە لەو سا 12 دڵنیام وەزیرەکانی ئێمە
زۆر باش ئەدای کاری خۆیان کردووە وێڕای هەندێک گلەی و سەرنجی خەڵق لەسەر هەموو وەزیرەکانمان یا لەسەر زۆربەی وەزیرەکانمان کە من ئەو حەقادەم بە خەڵق چونکە خۆتان نەزانن ئەو وەزیرانەی ئێمە یا ئەو کارکتەرانی ئێمە ئینسانن قابلی هەڵەن لەوانەیە هەڵەشیان کردوێ بەڵام من گومانم لەوایە نییە کە هەڵی استراتیجیان نەکردووە لەوانەیە لە هەندێک کاروباری ئیداری هەڵەیان کردوێ من هیوادارم زوتنەوەی گۆڕان جارێکیکە بە هیمەتی هەموو ئەو هاوڕێیانەی کە لە سەرەتایە لەگەڵ کاگنە و شیروانە پێکەوە توانیان بزوتنەوەی گۆڕان دروست بکەن بتوانن تاودانێک کە بداتەوە بە بزوتنەوەی گۆڕان بۆی بزوتنەوەی گۆڕان بکەوێتە سەر پێی خۆی. بزوتنەوەی گۆڕاندا باز لەوە کراوەکە دووە بژاردننی چارەن و ساز لە پێشەچی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بژاردننی پەرلەمانی کوردستان کە تا ئێستا بۆ نەواتی دیاریکراونیە کە لەم ساڵا کرێ یاخود ئەچێتە ساڵی ئایندە و گۆڕان چیەکە بۆ قۆناغیدات و خۆڕێخستنەوە و پێداچوونەوە بە خۆی چی؟ من پێم وایە گۆڕان دەستی پێ کردووە سەرەتایشی گفتوگۆ و توێژ و یەکتربینینی باشەیە لە نێوان هاوڕێیانە هەرچەندە لێک تێگەشتنەکان زۆر نین زۆر ئومێد نییە بە ئومێد نیم لە لێک تێگەشتنەکان بەڵام خەڵک نابێت نائومێد بێت من پێم وایە بزوتنەوەی گۆڕان ئەبێت ئەگەر خۆشی نەیتوانی کاندیدی هەبێت لە ئەنجومەنی پارێزگاکانی عێراقا دەکرێت لەگەڵ لیستێکا لە دەرەوەی پارتویەکێتی لەگەڵ لیستێکا کە خەڵکی بێلایەنی تایە لەگەڵ کۆمەڵی خەڵقا بتوانێت لیستێک دروستکات و پشتگیری لیستەکە بکات لە پێناو سەلماندنی بە کوردبوونی کەرکووکە. حازت مادونم بەڵێ ئەگەر وێنەگرەکە دیمەنەکان نیشان با بەشە لە یاخود بڵێن ژمارە لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان و ڕێکخراانی ژوورەکان و ئەندامانی ژوورەکان سەردانی بۆکۆی ڕۆژان شادن و شیرا مستەفایان کردووە وەک یەکێک لە وەک دامەزرێنەری بزوتنەوەی گۆڕان و خاوەنی نیوسەدا لە خەباتی سیاسی و دروستبوونی یەکەم ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان لەری منە نایبینە سەردیمنی بۆکۆی ڕۆژان شادن و شیرا مستەفای بەشە لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان و ئەندامان و ڕێکخراانی ژوورەکانی بزوتنەوەی گۆڕان بۆ ساڵ ڕۆژی بەرداریکردنی بزوتنەوەی گۆڕان و پارتێکی سیاسی لە هەرێمی کوردستان هاتوونەتە سەر گۆڕکەوتن.